ئێستادا تورکمانەکانی کەرکوو لە نێوان چەند برێکی جیاوازە دابەش بوون هەیەنە کە ئەنجومەنی سەر بەخۆیان پێکێنا من دەچمە لە کێشەگیری گرفتەکانی تورکمانەکانی کەرکووک بەگشتی و هەروەها چەند پرسێکی دیکای لەگەڵ زۆر بەڕێز عەبدولباسط خالید کە بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی تورکمانی بێلایەنن گفتوگۆ دەکەین و بەڕێزان ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت کاک عەبدولباسط سڵاو لە بێم کاتت باش. بەڵێ سوپاس ئەو کاتە باش. زۆر سپاس کاک عەبدولباسط دەستپێک دەمێ بپرسم لە ئێستادا کێشەی جەبهەی تورکمانی چییە و هەروەها فڕق و جیاوازی زۆر هەیە لە نێوان تورکمانەکانی کەرکووکدا ئەمە بۆچی؟ بەڵێ زۆر سپاس سپاسی بینەرانیش دەکەم. بەڕاستی کێشەی جەبهەی تورکمانی ئەوڕۆ لە کوردستان پێشتر جەبهەی تورکمانی بوو. یەک تەوجیهاتی گرتبوو ئەویش خزمەتکردنی خەڵک بوو بەڕاستی. خزمەتکردنی نەتەوەی تورکمانەکان بوو بە تایبەتی. بەڵام ئێستا بەڕاستی سیاسەتی بەشێک لە سیاسەتەکانی جەبهەی تورکمانی ئێستا بوویتە عەمالەت بەڕاستی بەداخەوە. یعنی جەبهە تورکمانی دارەکی لە بەردەستە ئێستا نازانی دووی ئەو سەری بڕوایان لە دووی ئەو سەری بڕوە چکە بە تایبەتی ئەوانە موقعاتی ئیستراتیجیان هەر بژاردووە ئەوی شاری کەرکووکە. شاری کەرکووکیش خۆت دەزانی کێشەی زۆر لەسرە وە شەڕی ئەقلیمیشی لەسرە. ئەوەی برادەرانی جەبهەی تورکمانی دەکەن لە کەرکووک پڕاستی زۆر بە خراپی لەسەریان دەشێتەوە بەداخەوە دەڵێم ئێمە بەڕاستی نازانم من وەکو هەولێریەک بەڕاستی من کە پارێزگایەک ئێمە ئێستا لە کوردستان لە هەولێر کە ئینتیخابات دەکرێت هەر کەسێک چەند کورسی هینیا بای کورسیەکەی خۆی یان ئێستا دەبینی نەگەیشتنە 9 کورسی یان 8 کورسی بەڵام ئەگەر پێک نهاتن ئەو کورسیە ئەو کەسە دەیبا ئەوجە چۆن ئیتفاق دەکا ئەوە خۆی ئەزانێ کورسیەکەی پارێزگای کەرکووکدا دەمەزرێنێت بەو خۆی ئەوجە لەگە عەرەب بێت چکە حەساسیەتەکەیە بەڕاستی لە کەرکووک ئەو وەکو کوردستان نییە بەڕاستی دەبی لەگەر وەزعەکەی بگونجێ. بەڵام جەبهەی تورکمانی 2 کورسی هەیە من ڕێز و سڵاوم لە بۆیان هەیە کەسیشیان ناشێنمەوە بەڵام بەداخەوە من ڕەخنەی توڵم لەگەریان هەیە. جەبهەی تورکمانی هەر ئەوان خاوەنی جەبهەی تورکمانی نین بەڕاستی ئەو کەسانە خاوەنی جەبهەی تورکمانین کە لە 96 بەداخەوە کە مخابەراتی عێراقی هەولێری داگیر کرد هەولێری هاوێشتە سەر کێفی دەبابەکانی باسی و بە چاوساغی هەندێک حزبی دیاری کراو کە بەڕاستی حیا و سومعە و کەرامەتی بەڕاستی ملەتەکەشیان برد و پەرلەمانەکەشیان برد. ئێستاش من پێ دەڵێ پەرلەمانی کوردستان پەرلەمانێکی بێسومعەیە کاتێک سومعەی وڵاتانی پەرلەمان دەگەڕێتەوە دەبێت ڕێز لە قانون و یاسا بگرن. بەڵام جەبهەی تورکمانی ئێستا سوکانی بادایتەوە بەڕاستی ئەوانەی کە شەهید کران لە 96 مخابەراتی عێراقی بردین یەک لەوانە مامی من بوو یەک لەوانە ئێمە بووین برایەکەم بوو کە بەڕاستی بە مسادەمە نەجاتمان بوو. باشە جەبهەی تورکمانی ئەمن وەکو برایەک داوایان لێ دەکەم ئێوە نابێ دەستان لەگەر هیچ دەستێک تێکەڵ بێ ئەگەر ڕاست دەکەن ئێوە وەکو مافی نەتەوایەتی دەپارێزن دەبێت دوور بن لە شەڕی بینی پارتویەکێتی بەڕاستی ئەگەر ڕاست دەکەن ئەگەر هەتا ئێستا ئیش دەکەن لە بۆ وڵاتێکی دراوسێ بە حقیقەت دامی وڵاتی دراوسێ هەندێکیان چکە من لە ساڵی 92 لە نەناو وەزعی سیاسیمە ئەوانە پرۆژەی ئەجندای وڵاتیانی دراوسێ جێبەجێ دەکەنەویش تووشایە بەڕاستی زۆر خەتەریشە من هەندێک معلوماتی زۆر گرنگیشمەیە بەڕاستی هیوادارم جەبهەی تورکمانی پاشەکشێ لە ئەتراف بە غەڵەتەکانی خۆی بکە من ئەوی ڕۆژە لە کەرکووک قسەم کرد وتم جەبهەی تورکمانی بووینە 2 تایفە حەز دەکەم مەجارێکم دەنێت جەبهەی تورکمانی ئێستا شیعە و سونەی لێ پێیا بووە بەڕاستی شیعەکان ئێستا پاتپشتی خۆیان بۆ پارێزگای کەرکووک بڕیە زۆربیان وەکو ئەوانەی دووسخورمات و تازە خوڕمات و پردێ. جەبهەی تورکمانی کە جەبهەیەکی کۆنا من ڕێزم لە بۆیان هەیە
بەڕاستی ئەگەر عێراقین ئەگەر کوردستانین دەبێت لەگە برا کوردەکان کە ئەو ملەتە قوربەسەرە لە دەردەسەری و لە ماڵوێرانی لە ئاوارە بوون و یەکڕێزی نەتەوایەتی تەواوی تورکمان و کورد و عەرەب و هەتا هەولێریش یەکڕێزی خۆیان بپارێزن ئەگەر یەک ڕێزی خۆیان ناپارێزن بەڕاستی جەبهەی تورکمانی ملکی بابی ئەوان نییە من کۆتا قسەم لەگە جەبهەی تورکمانی ئەگەر ئەوها بڕۆن بەو شێوازە غەڵەتە بەڕاستی قانونم دەبێت لە محکەمەی عێراقی قسەیان لەسەر دەکەم زۆر خەتەریش دەبێت لەسەر جەبهەی تورکمانی بەداخەوە یعنی هیوادارم نەگاتە ئەو نقطەیەش باست لە تورکیا کرد پەیوەندیان بەم کێشانە و یاخود بە تورکمانەکانەوە دەمێت پرسیاری ئەو بکەم کە هاتنی سوپای تورکیا بۆ ناو خاکێرەمی کوردستان چه ئامانجێکی پێتان وایە چ پەیوەندیەکی بەم کێشانەی کەرکووک و هەروەها لایەنە تورکمانیەکان هەیە؟ بەڵێ ئەو قسەیە بەجێ بوو بەڕاستی زۆر لە مێژە هاتنی لەشکری تورکیا بۆ خاچی کوردستان من یەک نسحەتم هەیە لە هەموو خەڵکی کوردستان بە تایبەتی حیزبە سیاسیەکان بەڕاستی هاتنی سوپای تورکیا خۆی نهاتووە ئیتفاقیان لەگەر کردووە یەک حکوومەتی عێراقیە دووەمینیش فەرشی سووریان بۆ ڕاخستووە لە بەڕاستی لە کوردستان ئەوانەی کە بەدەستیان نەبووە بەدەریان بووە فەرشی سووریان بۆ ڕاخستووە بەڕاستی هاتنی سوپای تورکیا بەڕاستی غەڵەتی سیاسیەکانی دەسەڵاتی کوردیە من داوایان لێ دەکەم بەو عەقلیەتە سیاست نەکەن کە بەڕاستی ئەوی ڕۆژێ بە چاوی خۆم دیتم عایلەیەکی کوردستان ئەو خەڵکەی ئێمە لە کوردستان بەڕاستی لە نەهامەتی لە بێموچەی لە بێئیشی لە بێکاری بەڕاستی لە دەردەسەری لە ماڵوێرانی گەنجانی وڵاتی ئێمە بەرەو هەندەران دەڕۆن بەڕاستی لە زیاتی ئەوەی دەستی تەیب سامی ڕابکێشن لۆ کوردستان کە کێشەی موچە و کەم ئەندامان و پێشمەرگە و هێزی ناوخۆ کە بە سەتان هەزار موچەخۆری مزەیەفمان هەیە لە زیاتەوەی تەیب سامی بینی لە کوردستان پێشوازی لێ بکەین بە قانونی خۆمان بە قانون و یاسای کوردستان کێشەی ئەو خەڵکە حەل بکەین کە ئەو خەڵکە بە ژیانەکی خۆش بژین ئەوە سەربەرزیە لەو حزبە سیاسیەکانی کوردی نەک بچین وڵاتێکی دراوسێ کە بەڕاستی ئێمە لە وڵاتی ما ئەندا پەرلەمانمان هەیە بە 200 دەنجی بوویتە ئەندا پەرلەمان بەڕاستی لە کوردستانی تورکیاش هێزێکی کوردی هەیە گەنجە بە 5 ملیۆن دەنگەوەوە لە سزنە مەرە مقارنەی ئەوە بکە بەڕاستی بەداخەوە هاتنی هێزی تورکیای زۆر خەتەریشە لەبەرەوەی ئەو مەرامەی کە تورکیا ئەوەی لە قەزای تورکیای لە هەموو سیاسەکانی کوردستان هاتنی بۆ ناو خاکێرەمی کوردستان بڵێ خوێندنەوەی ئێوە دەبێ ئەمن ئەو مەوزوعی تورکیای باش دەزانم هاتنی لەشکری تورکیای چووکە بەخۆم نەناو کاری سیاسی ئەو مەوزوع بوومە لە ساڵی 92ەوە تورکیا مخابەڕاتی تورکیای بە تایبەتی میتی تورکیا بەڕاستی لە کوردستان بوونی هەیە نەکبوونی هەیە استخباراتی تورکیا و میتی تورکیای بەڕاستی کۆنتڕۆلی تەواوی شاری هەولێر و دۆشی کردێ بە حقیقەت پێتان بڵێم لەبەرەوەی نەک لە عەسکەری لەبەرەوەی استخباراتی مەدەنی تورکیا کە ئەو ناوچانەی کە خۆی دێوێ کۆنتڕۆلی کردووە و کو بڵێ لە پردێوە تا قوبڕوسی تورکیای ئەوە هەموو عایدی تورکیایە بە دەلیلی ئەوەی کە هەندێک شتمان دیت بەداخەوە کوردستانی ئێمە پێویستی بەوە نییە تورکیا لە 135 خاچی تورکیای کووردە بەڕاستی تورکیا لە زیاتی ئەوەی کە چکە ئێمە هەولێری لە هەولێر دەژین خەڵکی هەولێرین ئێمە دەمانەوێت هەموو وڵاتانی دراوسێ نەکرد تووشیان ڕێز لە مافی نەتەواتی ئێمە بگرن ئەو خەڵکە ئێمە ژیانی خەڵکی ئێمە لە نەهامەتی دەژین لە دەردەسەری دەژین لە بێموچەی خەریکە هەولێر بتەقیتەوە بەڕاستی هاتنی لەشکری تورکیا زۆربەی ئەو جە دەزانی باشتر شت پێ بڵێم ئەو هێزەی کە هاتووە لە پشتی ئامێدی و لە پشتی زاخۆی بەڕاستی ئەو پێ برێم ئەمە مەوزوعەکەی دەزانم لەوێ باسی دەکەم تەواوی سنووری خنێرەی گرتووە
پشتی بارزان لۆ گوندی ماوەندە ڕوا ئەوە هەر هەمووی جوندی تورکیای پیاسەی لێ دەکات کەسێک نییە ڕۆژنامە نووسەک هەر نایلن بچی خنێرەی گرتووە بەڕاستی مسلەسی حدودی عێراق و ئێرانی تورکیای گرتووە بەڕاستی ئەو هێزەی وێندەر بەشەکی کوردن کوردیشن کوردی بە کوور دەکوژن دەبی سیاسیەکان تێبگەن کوردی بە کوور دەکوژن بەت زەنەڕالەکان تورکن بەڕاستی ئەوە بەداخەوە غەڵەتێکی گەورەیە بەڵێ دەمەدووە پرسیاری خۆم بکەم پەیوەندی هاتنی سوپای تورکیا لەشکر کێشی تورکیا بەناوخا کەریمی کوردستان بە کێشی تورکمانەکانەوە چییە کاریگەری چی دەبێت لەسەر تورکمانەکانی کەرکووک بە تایبەتی بەخوای تورکمانەکانی کەرکوو ئەوە هەولێر نەکار هەولێر تورکمانەکانی کەرکووچیش بەڕاستی پێویستیان بە هاتنی هێزی تورکیانە بەڕاستی پێویستیان بە خزمەتکردن هەیە پێویستیان بە ئابووری هەیە پێویستیان بەوەی هەیە کۆمپانیای شەریکەی بەبێ جیاوازی احترامی حدودەکانی ئێمە بگیرێ بۆی بێن تورکیا چۆن لەناو وڵاتەکەی خۆی کورد و تورکمان و عەرەبی و ئەرمەنی و ئەزەری هەیە ئەو هاژ ڕێز لە مافی نەتەوەی ئێمە بچکە ملەتی ئێمە ملەتەکی بەدبەختە ملەتەکە بەڕاستی بە سیاسی برسی کراوە بەڕاستی بە سیاسی ماڵوێران کراوە ئێمە پێویستمان بە لەشکرچێشی نییە ئەمە ئێستا لە کوردستان لە زیاتی ئەوەی لەشکرچێشی بەڕام لەشکرچێشی تووچاش ئەوە حکوومەتی عراقی پێویستە بەرهەنگاریان ببێتەوە چکە ئیتفاقەکی لەگە حکوومەتی عراقی کردیە بەڕاستی دانەوێ برادرانی ئەوانەی فەرشیان بۆ ڕاقستووە دەبێت ئەوە بزانن هاتنی تورکیا قەت ئەوان بەقەدە من شارەزانیە تورکیا ئەجندای هەیە کۆتڕۆلکردنی پەرلەمانی کوردستانە بە حەقیقەت پێتا بڵێم ئەو دەستەیە کە تورکیا لە کوردستان ئیش دەکەن کە هەویە میتیان لە بەرچیا بەڕاستی ئەوانە ئیش بۆوە دەکەن چۆن بتوانن کوردستان تەسبیلی مخابراتی تورکیا و ئەجندای تورکیا بکەن ئەوە حقیقەتە ئەگەر ئێرانش بێ ئەگەر تورکیا بێ ئەگەر پاکستانیش بێ ئەو وڵاتانە قونسولیان هەیە قونسولیە شەبووی مخابراتی تێدایە بەڕاستی ئێمە هاتنی لەشکری تورکیا بەڕاستی شتێکی نامۆم دیت بەڕاستی هاتنی لەشکری تورکیا بە موافقەی حکوومەتی عێراقی بووە بەڵام بە فەرش ڕاخستنی حزبێکی دیاریکرااو بووە لە کوردستان ئەس ناکەم ناوی کەس بدەم بەداخەوە تەمەنام نەدەکرد ئەوان بەو شێوازە تعامل بکەن شەر هەتوو چاژ نییە هەر وڵاتێکی دراوسێ ئێران تورکیا بێ بەڕاستی زەربە لە ملەتی ئێمە بدا چکە ئێمە پێویستمان بە تەیف سامیە پێویستمان بە لەشکری بێگانە نییە کە زیان بە نەتەوەی ئێمە بگەینی بەڕاستی ئێمە پێویستمان بە اقتصاد و خزمەتکردن هەیە زۆر سپاس بۆ زۆر بەڕێز عەبدولباست خالید سەرۆکی ئەنجومەنی تورکمانی بەلەن سپاس بۆ تۆ سپاس بۆی کارەبانی ئەمڕۆی کوردستان نیوز لەگەڵ ئێمە ئامادە بەڵێ خۆشەویستان بەرمەتێوکەرانم پرۆگرامی بەیانی ئەمڕۆی کوردستان نیوز پێشکەشکردن تا پرۆگرامێکی دیکە و تابانێکی دیکە بەخۆی بۆتان